دوای 6 ساڵ لە ئاڵۆزیەکانی سووریا لە ئێستادا ڕەوشی سیاسی و ڕوبەڕووبوونەوەی چەکداری لە وڵاتەدا بەرەو کۆتایی دەڕوات بە جۆرێک کە لە سەدا 95 خاکی سووریا لە گروپا تیرۆریستیەکان پاکراوەتەوە کە ئەواش لەگەڵ خۆیدا هەلومەرجێکی نوێی هێناوەتە ئاراوە هەلومەرجێک کە دەیەوێت بە زووی لە دوای ڕەوینەوەی مەترسی تیرۆریستان لە وڵاتەدا کار بۆ گفتوگۆ و دانوستانی نوێ بکات کە ئەویش خۆی لە گفتوگۆ و پەیوەندیە نوێیەکانی نێوان حکومەتی دیمەشق و کورد دەبینێتەوە لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا کورد وەک کارکتەرێکی سیاسی و سەربازی لەناو ئەو ڕەوشاڵۆزەی سووریا توانی ڕۆڵێکی کاریگەر بجێڕێت و پارێزگاری لە ناوچە کوردنشینەکان و بەشێکی زۆری ناوچە عەرەب نشینەکانی تریش بکات ئەوە شوای کرد چاوەکان لەسەر کورد لەو پارچەیەدا زیاتر ببن کورد لە سووریا لە ئێستادا لە سەدا 30 خاکی وڵاتەی لە ژێردەستدایە بە جۆرێک بە دووەم هێزدێت لە دوای سوپای سووریا کە ئەو ڕێژە زۆرەی خاکی سووریای لە بەردەستدا بێت کورد لە دوای ئارامبوونەوەی ڕەوشی سیاسی و ئەمنی سووریا دەیەوێت کارکتەرێکی بەهێز و حساب بۆکراوی ناو گۆڕەپانی سیاسی سووریا بێت بە جۆرێک دەیەوێت پەیڕەوی دەسەڵاتەکانی خۆی لە ناو حکومەتێکی فیدراڵیدا بکات ئەوەش هەبوونی دارێکی خۆبەڕێوەبەری کە کار نەکاتە سەر دابەشکردنی خاکی سووریا بۆ مەبەستەش کورد لە خۆراوی کوردستان دەیەوێت لە قۆناغی داهاتووی سووریادا ئەوە لە حکومەتی دیمەشق بگەێنێت کە دەیەوێت ڕۆڵ و پێگەی سیاسی و بەشداری ڕاستەقینەی لە حکومەتی نوێدا دەوێت ئەو خواستەی کورد لە سووریای نوێدا لەوەدا زیاتر پڕەنگتر دەبێت کە هەر یەکە لە ئەمریکا و رووسیا لە کۆبوونەوەی لووتکەدا پێشنیاری دارێکی خۆبەڕێوەبەریان بۆ کورد لە باکووری سووریادا کردووە ئێستا کە حکومەتی دیمەشق بانگێشتی وەفدی کوردی کردووە بە هەمان شێوە قۆناغی یەکەمی دانوستانەکانیش دەستی پێکردووە ئەوەش دەری دەخات هەردوو لادەیانەوێت گفتوگۆ نەک شەڕوبەریەکەوتنی سەربازی بکەنە بژاردەی یەکەم بەم جۆرەش هەردوو لا خۆیان لە بژاردەی دووەم کە بەشار ئەسەد سەرۆکی سووریا باسی لێوە کردبوو بە دوورگرتووە وەک نیەت پاکیش بۆ ئەم مەبەستە کورد لە کۆبوونەوەی ئەم دوو ڕۆژەی دواییدا ئەوەی بەکاربەدەستانی دیمەشق وتووە کە لاریان نییە لە گەڕانەوەی بەشێک لە ئیدارەکانی حکومەتی سووریا بۆ ناوچە کوردیەکان ئەوەی لەسەر ڕەوتی بەرەو پێشوونەکانی گفتوگۆی نێوان کورد و حکومەتی دیمەشق دەمێنێتەوە ڕوون نییە ڕۆڵ و کاریگەری وڵاتانی نێودەوڵەتی و ناوچەییە بەتایبەت تورکیا و ئێران تورکیا کە کورد و حیزبە کوردیەکانی باکووری سووریا بە تیرۆریست دەزانێت سوورە لەسەرەوەی نابێت کورد ببێتە خاوەن هەرێمێکی خۆبەڕێوەبەری لە باکووری سووریا ئێرانیش بەو پێی کە هەر لە سەرەتای ئاڵۆزیەکانی سووریا پشتیوانی لە بەشار ئەسەد کردووە دیسانەوە کاریگەری بەسەر ڕەوتی کۆبوونەوەکان دەبێت